السلام عليكم. وعليكم السلام بخير. الفاتحة. خدا عافيك إن شاء الله تزكي بهشته. لقى مردي قوش. باس دكم. يا الله. فرصتي دا بنشم. بله براكم فرموا فرموا. بخير بي. سلامت بي يا ربي. أتباش إن شاء الله. الحمد لله. ما وقت دمي بسيارك اللي بكم. دتوانم. بله فرموا. بس. أو يك مانجا من سعودي ريدا كم ليرة. سعودي من؟ بله. براكم ما تتسكاري. من ليرة كاري تشيلو جوان كاري خبر كان دكم. إيه. والله مش سيرين بيديت. ما وش زورة بسرما وبقرماي دلبين مهم وجه سرداني قالك. راستك. خشكتا. نخيس. أدي دايكتا. نا والله دايت الشمنية. چه؟ هو همو كسمة. خيزان أبو. هزار رحمة الله يا ربي. باش النهاني أم خوش وستيا كوايلي كردو هم رجل سرداني ربكيت. براكم. أو ناويش ليربو. همو بها جوانەکانی ئەو سەرگیربوونی تێدا بوو لە بۆ من داک بوو باب بوو برا بوو لە هەمووی جوانتر نهێنی هەڵگر بوو نهێنیەکانی منی دەپاراست هەموو دەمێ هاولی دەدا هەڵسکۆتی وا جوانی دەکرد حەزی دەکرد لە ناو خەڵکی وەکو پیاوان دەرکەوم هەستی نەدەکرد یانی نەیدەویست شکستم هەبیتن داخەکەم بەجێ هێشتم هزار رحمة الله يا ربي. هاي خواه زو بزي هشتم برياكم قصيبك حزم ليها جو لو كسانا بقرم كتيروش راس تقينان هي قصيبك برايك والله بخوش لازانم لچێن دەڕالۆ دەست پێکەم ئەمن پێشتر کەسێکی کەم خۆش دەویست زۆریشم خۆش دەویست بەڵام قەدەر وای کرد لە یەکتر نەبووین بەڵام لە دوایەش لێر هاتە ناو ژیانم توانی زۆر زیرەکانە توانی خۆشەویستیەکەمم لە بیر باتەوە باشە چۆن توانی خۆشەویستیەکەم لێ بباتەوە براکەم هەر وەکو لۆتم باس کرد ئافرەتەکی زۆر لێ هاتوو زیرەک بوو لۆی سەلماندم کە خۆشەویستی دوای هاوسەرگیری دەست پێ دەکات نەک پێش هاوسەرگیری ڕۆژێک لە ڕۆژانیش هەڵوێستێکی زۆر جوانی بەرامبەرم نواند هەڵوێستی چی؟ دەتوێت لۆتی باز بکەم يحيى يحيى
چ دەکەی لێرە خواردنم بۆ هێنایت تو بە خۆت نەخۆش ئەم بەخۆم داتمەوە مارێ ناقەی ناوتم بە ئەو ڕێگەیە نەبڕێت دەسەر باش بینە وەرە بانە وەرە بابڕێ وەرە وەرە یا ئەڵڵا ئای دەدەستە تووشی لێر ئای ئەتوو بە خۆت نەخۆشی ئەمن چەند جاران بە تو گوتی ئەتوو خواردنی لۆ من مەینە ئەمن کە تەوا بووم بە خۆم دەگەڕێمەوە مارێ نا تۆ خۆشم مانووی هیلاکە بی چۆنە بێ بە تەنیا و ئیشە بکەیت ئەبێ منیش یارمەتیت بم ئێستا چتی نایە وەڵا ساوەر و تەماتە بەخوای خۆشە ئەرە وەڵا ساوان خۆشە ئەوە چەتۆ هات هەرە وەڵا ئەوە چەتویە دیسان بۆ پارە هاتووە دڵنیام دەبیتێ چی تێدا ئاخر نابێت تۆ ڕۆژ تا ئێوارە هیلاکە بیت ئەوە پارەی خۆتە سلێر گەردەنی ئازابی بەوکو ئەو جارە ئەوە خوایە هیدایەتیدا نا ئیتر نایەمێت با فێری دەستپانکردنەوە نەبێت بڕوا ئیشێک بکات السلام عليكم. وعليكم السلام بخير يحيى كوي لا خوای بەزیە كوي خوشكم چۆنی چەتم باشي أحوالك باش باش دريم إيشم بيتا إيش بە من أري والله یا الله خێر حتى ولا ورا إيشم بيتا لێرە نایڵی نا هەستە شلێر هەستەوە براتە بزانە چی لێرۆی بکە چییە چەتۆ خێر والله خوشكم عندك بارم دي پارە نییە بیستومە پارە بە مشروبەیە تسي لاخت بيتا هذا عندك بارم دي چۆنی لاقم پیانە تووشی غەڵەتێک بی من چی بکەم هیچ تووشی غەڵەتی نابم هەندە پارەم دێ و ئیشم پێ خوشی خۆم نایدەم پێم بڵێ بۆ چیتە پێم بڵێ ئیشم پێ ئیش چەتۆ کەی واز لەم شتانە ئەهێنی بۆ ئیشێک ناکەیت کا ئیش کا کەسابەت هیچ بەس بۆ تۆ نییە ئەی بۆ ئێمە هەمومان خەریکی ئیش و کارین هەیە بۆ تۆ نییە ئێ نییە زۆر گەڕام ئیش نییە ئێستا پارەم بدێ و ئەو ناقەشەیە ببڕێنەوە ئەمە دەیەمین جارە تۆ داوای پارە لە من ئەەکەیت ئەدێت خوشی منی دێ دەبڕۆ دەی دە دینار ئەی 100 دینارت بەمێ دە دیناریت کەشم دێ ئیشم پێ لەکوێمان بوو نیمانە ڕۆژتارە لەم کێڵگەیە ئیشەکەی یانێ تو بڕۆ پێت دەی نییە پێم نییە بینە پێم نییە پێم نییە ڕۆ دەی باش بەخێر چی شلێر بەخوا ئیشەکی باشت کرد پارەت تا چەتۆی بەخوا زۆرم پێ ناخۆشە نا ئەوەندەی لەگەڵ مەڕۆ هەرچی ویز بیدەیە آخر نابێت هەتا کەیت ئەو دەستپانکاتەوە و ئیشێک نەکات تۆش حەقی خۆتە ئەگەر تۆڕەش بی بەیانی زوو ئەوڕۆی ئەم کاتانەی ییتەوە پارەی خۆتە چۆنە بێ هەمووی چەتۆ بیخوات شلێر پارەی من چیە ئیتوچیە هیچ فەرقی نییە چەتۆش خۆ بێگانە نییە برات نییە گەردەنی خۆش و ئازابی هەر جارێ هەتوو بیدێ ئەگەر بۆ خۆی سەرفکردایە ئەموو قەی ناکە بەڵامە چێ بەشتی خراپ سەرفیەکات و ئێمەش گوناهبارە بین بەخوای ڕاست دەکەی دەباشە بزانم ئەمش قسەی لەگە ناکەم بەشکم بکەوێتە سەر ڕێگەیەکی ڕاست دە ئیشاڵڵا خوایە لۆ خاتری ناوە جوانەکانی خۆت لێت دەپارڕێمەوە ئیشاڵڵا منداڵەکی جوان ساڵحمان لۆ لە ڕێەیە خوایە هیدایەتی چەتۆی براشی بدەی خوایە لێت دەپارڕێمەوە بەدڵیمە بکەی ئیشاڵڵا منداڵەکی ساڵحمان لە ڕێەیە ئینشەڵڵا تۆ پێم بڵێ چی بۆ حازرکەم بۆت بێنم بۆ کێڵگا شلێر نەکەی ئیشەی بکەی ئەتو بە خۆت نەخۆشی نەکەی بێ ئەمن بە خۆم کە هاتمەوە نانی لە خۆم و دەڕۆمەوە باشە کورە بۆ نەیەم شفتەوە دروست دەکەم و بۆ تەهێنم نەکەی خۆت ئەزێت دەی شلێر جۆ لە من ڕابگرە
ئەمن بەخۆم دەزانم ئەو کاتی برسی بم دەگەڕمەوە ماڵێ باشە باش دەوام دەڕۆم خوا گەیلت خواحافیز حافظ بە